دي وش من حاجر وقاعدين روح ورا اوه براشا اخوانا الجنة ريكورد سلااو من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری بەرنامەی ئەم جاری ماڵی و کێوی تایبەتە بە وشترمر کە کۆ بۆتەوە یا ئەڵڵا لە دەوری من بۆ خواردنی ئەم کاهوانە وەرە وشترمر گەورەترین باڵدارە لەسەر گۆی زەوی کە کێشەکەیان دەگاتە نزیکی 159 کیلۆگرام لەگەڵمان بن. وشترمر کە لای خۆمان بەنعامە بەناوبانگە خێراترین باڵدارە لەسەر وشکانی بێگومان باڵدارمان هەیە لە ئاسمان و لەسەر وشکانی. دکتۆر ئایا وشترمر ماڵیە یاخود کێوی؟ وشترمر خۆی باڵدارێکی کێویە بەڵام دەمێکی کەمە ماڵی کراوە باشە بەڵام تەنها و تەنها لەژێر بارودۆخی زۆر تایبەتدا بەخێوەکرێ بۆی هەموو کەسێ ناتوانێت بەخێوە. زۆر باشە باشە دکتۆر شتێکم بیستوە کە خەڵک ئەترسێ بۆ نمونە ئەڵێنەڵی نعامەیە بە سەری ئەشارێتەوە نعامە بووە بەناوبانگە کە ئەترسێ سەری ئەشارێتەوە لە ژێر زەویە ئایا ئەمە چۆنە و بۆچی ئەوە ئەکا؟ ناخۆی نەعامە سەری ناشارێتەوە لە بەرەوەی ئەترسێ نەعامە کاتی هێلکە دائانێ ساڵێک لە عەرزەکە ئەکا اینجا هێلکەکە دائانێ دوایی کە هێلکەکان ئەسوڕێنێ سەری ئەکاتە ناو چاڵەکە بۆ ئەوەی هەڵیگەڕێتەوە هەڵیگەڕێتەوە ئیتر وا دەرەکەوێت کە سەری شاردوێتەوە یعنی ئەمە لە ترسانی ئەم شتاکە ئەبد لە ترسانیەوە نعامە ترسنۆک نیە ینی نەعامە خۆی ئەترسێ بەڵام سەری ناشارێتەوە لە کاتی باشە دکتۆر تەمەنیان ئەگاتە چەند نەعامە؟ خۆی نەعامە 30 بۆ 40 ساڵیش ئەژی بەڵام لە بارودۆخی زۆر تایبەتە هەبووە کە 70 ساڵی ژیاوە 70 ساڵ باشە دکتۆر ئەم قاچە درێژوم لە درێژەی بۆ چیە ئەم نەعامەیە؟ بۆ ئەوەی لە قاچی درێژ و ملە درێژەکەیان تێبگەین باشە خۆی شوێنی ژیانیان لە ئەفریقا هاڤانە ئەم شوێنە ئاژەڵی دڕندەی لێ وەکو شێر و کێویەکانی زۆر ئاژەڵە کێویەکانی زۆرە ئیتر ئەو ملەی بۆ ئەوی بتوانێت لە دوورەوە ئاژەڵ بەدی بکە ئاژەڵە دڕندەکان لەسەر و گیابەرزەکانەوە بزەبت لەسەر و گیابەرزەکان ئاژەڵەکان ببینێ ئیتر قاچە درێژەکەشی بۆ ئەوی بتوانێت بە خێرایەکی زۆر ڕابکات باشە تۆ لە ڕووی پزیشکیەوە چی پێویستە بۆ ئەم نەعامەیە بکرێت وەکو ئێمە زانین کە پێشتر کێوی بۆ ئێستا هێناومانەتە دەوروبەری مرۆڤ ئەژین ئایا پێویستە مرۆڤ کە لە دەوروبەرێتی چی بۆ بکات؟ لە ڕووی پزیشکیەوە ئەمانە لە تەمەنی بچووکان ناسکن باشە ڕێژەی مردنیان زۆرە بە نەخۆشیە ڤایرۆسەکان بۆیە ئەبێ بەرنامزێکی ڤاکسینی بۆ بکرێت بە تایبەتی لە تەمەنی بچووکە ئیتر لە تەمەنی گەورەیە خۆی مەناعە بە پەیداکە و بەهێزترە بێ و بۆ مشەخۆرەکانیش کێشەی مشەخۆرەکانی هەیە ئیتر ئەمەشیان بە سیستەمێکی ڕێکوپێک ئەبێ دەرمانی مشەخۆرەکانی بۆ بەکاربێنێت چ مشەخۆری دەرەکی بێ یا مشەخۆری ناوەکی بێ. دکتۆر ئەڵەن هێلکەی نەعامە گەورەترین هێلکەیە لە جیهاندا ئایا بۆچی هێلکەی نەعامە گەورەترینە؟ ئایا هیچ تایبەتمەندیەکی هەیە و پێشم بڵێ هێلکەی نەعامە ئەخورەیان نە؟ سەرەتا هێلکەی نەعامە ئەخورێ هیچ کێشەیەکی نییە بۆ بگرە پرۆتینی زیاتریشە لە هێلکەی مریشک بە بەراورد بە هێلکەی مریشک وەڵە حەجمەکەی زۆر گەورەیە هەر هێلکەیەکی نەعامە بە قەدەر 24 بۆ 30 هێلکەی مریشکە بێ 24 هێلکەی مریشک بەڵێ ئەی کێشەکەی چەندەگە چەند کێشەکەی کیلۆیەک و 300 غرام بۆ کیلۆیەک و نیوە بێ بۆ کیلۆیەک زۆر باشە دکتۆر ڕەنگی هێلکەکانیان چ ڕەنگە؟ ڕەنگی هێلکەکانیان بە گوێرەی زۆری نەعامەکە ئەگۆڕێ هەیەنە سەوزە هەیەنە سپیا چەند جۆر نەعامەمان هەیە؟ ئیتر جۆری نەعامەکان
چەند جۆرێکە هەیە ئەوەی مەشهورە سێ جۆرە. باشە بەڵ جۆرەکە ئەو سێ جۆرە چین کە مەشهورن؟ ناوی جۆرەکە یەکێکیان بلوونێکی پێ دەڵێن، باشە ئەوەی تر ڕێدنێکی پێ دەڵێن، ئەوەی تریش ئەفریکان بلاک ئۆستریکی پێ دەڵێن. ئەمە هێلکەی نەعامەیە بەدەستمەوە کە گەورەترین هێلکەیە لە هەموو جیهاندا کە کێشەکەی دەگاتە 1 کیلۆ 300 غرام بۆ 1 کیلۆ نیو. کاکەژار پێم بڵێن نەعامەکانی ئێوە ساڵی چەند هێلکە ئەەکەن؟ لە ساڵێکدا لە 12 تا بۆ 18 هێلکە دەکا. باشە هێلکەکانیان ئەخورێت؟ هێلکە معنی دەخورێ خەرکەشی زۆر داوای دەکا. خەڵکێکی زۆر حەزیان لە هێلکەی نەعامەیە. قەبارەی هێلکەکان زۆر گەورەی لەواچێ لە مەنجەڵا جێبێتەوە دەکا. باشە تاکو ئێستا ئەم هێلکانە بوون بە جوچکی جوان جوانمانەوە شوێنی خۆ مەخفەزی خۆمان هەیە. باشە لێرە هێلکان دەبێنە مەخفەز دادێن جا هەیە دەتورکێنێ هەیە نایتورکێنێت. یعنی ئێستا ئەم ئامانە بە گەورەی هاتوون یاخود ئەوانە بە گەورەی بوون ئەمانە بە گەورەی هاتوونە. ئەمانە بە گەورەی هاتوون بەس لێرەکانی هێلکیان کردووە هەیە جوسکی بووە ئەوان. باشە تاکو ئێستا خەڵکە بووە داوای هێلکی نەعامەتان لێ خەرکەشی زۆر مانێ بە تایبەت عارەب هیوایەتی معنی خەرکەشی زۆر بە تاموچێسەوە داوای دەکات لێرەکانە بەسەمە هێلکەی نادێن بە کەس معنە شوێنی خۆمانەیە لە مەخفەز دایدنێ جا ئەبێت بە جوچک هەیە نابێت و بەس بە تایبەت عارەبەکان معنی هەموو هیوایەتیانە کە لەمە بیکڕن معنی بیخۆن بەس ئێمەش کە پێیان نافەشی معنی شوێن تایبەت خۆمانەیە دایدێن تا بێت بە جوچک دوای لێرەکانە قەفەزیتکەمان هەیە تا گەورە دەبێت. یعنی حەزەکەن نەعامەکانتان ڕۆژەکانیان زیاد هێلکەکان نافرۆشن هێلکەکانیان زۆر بەنرخن. ئارێەوە هێلکەکانی زۆر گرانە لێرەش زۆر کەمن لای خۆمان لەبەر ئەوە گوناح هێلکەکانی بۆ خواردنوە نیە زۆر کەمە دەگمەنی هێلکەیان. باشە چه خواردنێکیان ئێنێ و ڕۆژانە چەند ژەم خواردنی؟ ڕۆژانە دووزەم خواردنی هەنەیە خواردنی یەکەمیان حەلەف و تێکەرە هەنەیە خواردنی دومیشان میوەیە معنە سێوە پرتەقالە جێزەرە شفتیە خاسە ئانا زۆری میوەیە کە بۆیان ور دەکەین و دایاندێنێ ڕۆژانە. دوو ژەم خواردن ڕۆژانە دووزەم خواردنیان هەیە. زۆر باشە چنێکیان ئێنێ ڕێژەکەی چنێکە بۆ من ئەمە قەبارەکی زۆر گەورەیە. قەبارەکەی زۆر گەورەیە معنە 5 کیلۆ 6 کیلۆ دانەیەوە معنە زۆریان یەک دانە 5 کیلۆ 6 کیلۆ خواردنیان ئێنێ. ئێستا من لە باخێکی تایبەت بە بەخێوکردنی وشترمرم. کاک مەسعود پێم بڵێ چەند جۆر وشترمر هەیە لە باخەکەت؟ وەڵا لە باخەکەم دوو جۆر بەخۆی خۆی لاساس دوو جۆر وشترمر هەیە. وشترمرە وێرەشان یەشان ئوسترالیا ئەو وشترمرەی ئەما لێرە بەخێوی دەکەن ئەوەیان ئەفریقیە. ئەو وشترمرە ئەفریقیا پەسنتر کرایە لای ئێمە لەبەرەوەی وەزنش باش دەدا ئوسترالیەکە وەزنی باش نییە. چ تایبەتمەندیەکی هەیە جیاوازەکەی چیە لەگەڵ؟ جیاوازەکەی ئوسترالیەکە وەزنی کەمە بچووکە. بەڵێ دومین بە ناسینەوەی ئوسترالیەکە سێ پەنجە هەیە ئەفریقیەکە دوو پەنجە هەیە. باش ئەو بۆچی دوو پەنجەی هەیە بۆچی بەکارێ هێنێ؟ ئەوە هەر بۆ ڕاوەستاندنی هاوسەنجی باشە بۆ شەڕیش بەکارێ بەکاردێنی بۆ دیفاعکردن لە خۆی دەتوانانی لە کات شەڕ ئەوەش دەورێکی خۆی لێ ببینی. پێم بڵێ چەندێکە تۆ وشترمر بەخێوەکەی؟ تقریبان 15 ساڵێک دەبیتن ئەو وشترمر بەخێو. 15 ساڵ لە چیەوە لێ هاوکە بەخێویانکەی؟ بەخۆم خولیای حیواناتم زۆر بەڵێ هەر زۆرە حیواناتێک هەبێت تەریتارێکەوەی خۆم خولیامە لە مێژە و پرۆژەکەشم پرۆژەشی گەورەیە شوێنم هەیە عەز دەکەم و استفادەشی هەیە وشترمر ئەگە بزانی لە مەرحەلەکی باشە لە بچوشی باش. تەمەنیان چەند ئەمانی ئێستا ئەمانی ئەمانە تەمەنیان 4 مانگ دەبی 3-4 مانگ. 3-4 مانگ؟ بەڵێ ئەوانە تەمەنیان 4 مانگ دەبیت هەر ئەوە. بەڵێ تەمەنی پێگەشتنیان لە چ تەمەنێکە لە کێ هێلکە ئەکەن؟ تەمەنی پێگەشتنیان لە مدەی 2 ساری باشە بە 2 ساری هێلکە دەکاتن
هێلکەکردنەکەش دەستپێش هێلکەکەی لە وەرزی بوهار دەبی باشە یەکەم جار و هێرکەشی زۆرش دەکات سارانە هێلکەی گەورەژە هێلکەی گەورەیە تقریمەتە چیلۆنی و دەڕوا ئەمە ئەوەی هەمان بووە کە دیتم هەتە چیلۆنی وەک دەبوو یەک دانێ هێلکەکانیتان قەت خواردووە بەڵێ بەڵێ تامی خۆشە تامی خۆشە بەس بڕۆکەک دەبی لە سەرخۆ بیکورێنی یان بیبرژێنی لە ڕوون دەبی لە سەرخۆ بنابی بە خێرایی وەک هێلکەی مریشک بەڵێ بگمان چکە قەبارەکی گەورە بەرێ نا لە سۆرکردنەوەش وەیە مادەکەی دەبی لە سەرخۆبی زۆرە بەڵێ باشە لە تاوە مەنجڵە لە چیا جێ بێتەوە وڵا لە دەبی لە تابی چین بی بە یەک چی بێک هێلکە نابی لە تاوەک بی یەک هێلکە ناتوانین بکەین بەڵێ 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 باشە باشە ئەڵێن قەبارەی چاوی نەعامان گەورەترە لە مێشکی وایە بەڵێ بەڵێ وایە بزەبێت چاوی گەورەترە لە مێشتی ئەی زیرەکەن خۆڵقەت باش هاتە حەد دەچی هەندی هەموو لە زۆر حیوانانی تر زیرەکتر زۆر لە تێر تاریشکە زیرەکترە بەس بزەبێت ئەمە ئەومان کردێ لێمان کۆلتەوە چای گەورەترە لە مێشت باشە فەرقی نێرە و مێیەکانیان چیە ئێستا ئەمە هەمویان یەکشتن لە لای من نێرە و مێیەکانیانەتە دەگاتە بالغ دەبی بەڵێ دەگاتە سارێک و دوو مانگ تاکو تەمەەن دەگات سارێک و دوو مانگ مێیەکە ڕەنجی سلڤەر دەبێت ڕەساسی نێرەکە ڕەنجی ڕەشە لاقی نێرەکەی سوورەبی قاچەکانی سوورەبی لاقەکانی دندوچ سوورەبی مێیەکە هەروە خۆی مینێتەوە شێوێ ڕەنگەی ناگۆ وشترمەر ریزی دێمی گرتووە لە دەخێراترین ئاژەڵەکان لەسەر گۆی زەوی کە لە توانایدا هەیە 75 کیلومتر لە کاتژمێرێکدا ڕابکات و هەروەها لە یەک بازیدا 5 متر باز ئەدا کە دەگاتە 3 ئەوەندەی باڵای من هەر شاد بن.